بەڵێ سەبارەت بە سەردانەکەی سەرۆک کۆماری ئێران دەچین لە لای دکتۆر ئازاد محەممەد یانی شرۆڤەکاری سیاسی لە ئەمستردام و لەگەڵمانە بێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕستان، خۆشحاڵم کە لەگەڵمانی. سەردانەکەی سەرۆک کۆماری ئێران بۆ مۆسکۆ چی لێ خوێنرێتەوە لەم بارودۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئایە؟ دیارە کۆماری ئیسلامی ئێران و رووسیا دوو وڵاتن کە لە ساڵەکانی ڕابردوودا بە تایبەت لە یەک دەهەی ڕابردوودا پەیوەندیەکانیان زۆر لێک نزیک بۆتەوە بە لەبەر چاوگرتنیەوەی کە هەرکیان خۆیان لە بەرابەر ئەمریکا و دنیای ڕۆژئاوادا دەبینن. بەڵام دوای ئەوەی کە ئێران پشتگیریەکی فراوانی کرد لە رووسیا لە شەڕی ئۆکراینداوە ڕاستەوخۆ پشتیوانی لێکرد، پشتیوانی تەسلیحاتی لێکرد وە چەک و چۆڵێکی یەجگار زۆری بە رووسیەدا، دوای ئەوە ئەو جبهەبەندیە ئەو موازنەیە ڕوونتر بووەوە، یعنی هەم بۆ دنیا دەرکەوت و هەم ئەوان زیاتر لە نزیک بوونەوە بۆیە کە دەبینین کەمتر لە 2 ساڵی دەوڵەتی ئیبراهیمی ڕئیسیدا، ئەوە 3 ساڵی ئیبراهیمی ڕئیس 2 ساڵی ئیبراهیمی ڕئیسیدا، ئەوە دووهەمین سەفەری سەرۆک کۆماری ئیسلامی ئێرانە بۆ رووسیا. لەو دۆخەدا ئەویش کەنجێک ڕۆژێک دوای سەفەری ولادیمیر پوتین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عەرەبستانی سەعودی و ئیمارات، دوو وڵات کە لە شەڕی ئۆکراین و رووسیەدا پشتگیری هیچ لایەکیان نەکرد، بێتەرەفیان ڕاگردووە، ئیتفاقەن پێمەل نەبوون بۆ قەراراتەی کە دادگای نێونەتەوەیی جۆرم ئینتەرنەشنال کریمینال کۆرت بە دژی پوتین ڕایگەیان بۆی کە دەست بەسەری بکەن بە تاوانی جنایەت دژی بەشەریەت و ئەو کارانی کە لە ئۆکراین کردوێتی. ئەو دوو وڵاتە دیارە پێمەل نەبوون بۆ قەراراتەوە. رووسیا دوای گەڕانەوە لەو دوو وڵاتە، دوای ئەوەی کە دڵنیایی وەرگرت لەوەی کە ئەو دوو وڵاتە ناتنە بەرەیەک ئەو بەرەیەی کە دژی رووسیەیە و هێندێک پەیوەندی ئابووری کە دەکرا گومانی لەسەر بێت لەگەڵ ئەو وڵاتانە بە دڵنیاییەوە گەڕاوە پوتین و بانگێشتنی ئیبراهیمی ڕئیسی کرد بۆ تاوتوی ئەو وەزعیەتەوە گرنگترینیان مەسەلەی شەڕی غەزەیە. بە بڕوای من کەمتر رووسیا بە دووی شەڕی غەزەوەیە دڵنیاوەرگرتنە لەوەی کە لە ئۆکرایندا بەتەنیا نەمێنێتەوە. بە بڕوای من زۆر باشە. چەندین جار لە ئەنجومەنی یاساییش رووسیا پرۆژەی پێشکەش کردووە بۆ ڕاگررتنی جەنگ لە غەزە، بەڵام سەرجەم ئەو پرۆژانی ڕەت کراوەتەوە. پێتان وایە چوونی سەرۆک کۆماری ئێران بۆ لای ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا کاریگەری لەسەر شەڕی غەزە بێ؟ هیچ شەڕێکی کوردخایانی نابێت، چون نە کۆماری ئیسلامی ئێران نە رووسیا ئەوەندەیان هێز نێرن دنیای لە دنیای دەرەوەدا لە سازمانی ملەتلا کە بتوانن کاریگەریەکی ئەو تۆ لەسەر وڵاتان دەرن. ئەلبەتە هەر وڵاتانی دنیا ئێستا گوشارێکی زیاتریان خۆتە سەر ئیسرائیل بۆی کە ئەو شەڕە ڕابگرێ، بەڵام ناتوانن ئەوە کارێ بکەن کە موازنەی شەڕ بەلایەکدا بکەوێت، چون بۆ خۆی ئێستا رووسیا گومانێکی یەجگار زۆری لەسەرە بۆ شەڕێکە لە ئۆکراین کردوێتی. ئەو کارانەی کە ئۆکراین کردوێتی وای کردووە کە دادگایەکی نێونەتەوەیی بڕیار لەسەر سەرۆک کۆماری ئەو وڵاتە بدا. کەواتە من پێم وانییە نە رووسیا نە ئێران ئەو توانایان هەبێ ئەو هێزیانە بێ کە بتوانن شەڕی غەزەوە ئیسرائیل بەلایەکدا بکەن بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە خودی دنیا ئێستا لەو راپۆرتانی ئێوەدا ئەمڕۆ باس لەوە کرا کە دنیا تۆتە سەرخەت بۆی کە ئەو شەڕە ڕابگرن و ئەگەر ئەو شەڕە ڕابگیرێ بە بڕوای من هیچ هێزێکی رووسیا و ئێرانی تێدانێت، چونکە ئێستا هەردووکیان بۆ خۆیان لەژێر پرسیاردان بۆ پێشێلکردنی مافی مرۆڤ لە وڵاتەکانی خۆیاندا. ئێران ناتوانێت هیچ کاریگەرێکی لەسەر شەڕی غەزە بێت، چونکە هەمیشە ئیسرائیل و ئەمریکا بەردەوام ئێران تۆمەتبارەکەن بەوەی کە لە پشتی و هێرشانەوەیە کە بۆ سەر ئیسرائیل ئەنجامەدرێ. دیارە کۆماری ئیسلامی ئێران بەشێکی ئەو شەڕەیان لایەنێکی ئەو شەڕەیە، بەڵام کۆماری ئیسلامی ئێران ئێستا ناتوانێت ڕاستەوە خۆ دەرگیری شەڕێک بێت کە ئەو شەڕە دەتوانێت پێی خۆشی بگرێتەوە و ئێمە دەزانین کە ئەو شەڕەی لە 7 ئۆکتۆبر کرا، ئەگەریش بە هاوکاری کۆماری ئیسلامی ئێران نەکرابێ، بەڵام دەزانین چەندە پشتیوانی ماڵی و تەسلیحاتی ئێرانی لە پشتە لە ماوەی 2 دەهەی ڕابردوودا ئێران بەردەوام بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئاشکرا پشتیوانی حەماسی کردووە و ساپۆرتی ماڵی کردووە، ساپۆرتی تەسلیحاتی کردووە، لە حازی نیزامیەوە هێندێک کەسی بۆ پەروەردەکردوون. کەواتە شەڕی 7 ئۆکتۆبر و ئەو شەڕی حەماس دژی ئیسرائیل دەستی پێکرد بەشێکی قەزیەی ئێرادەی کۆماری ئیسلامی هەیە، کۆماری ئیسلامی ئێرانە بۆ
دەستێوەردان لە ناوچەوە بۆ هێژمۆنکردنی ڕوانگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام ئەوەی کە ئێستا دەتوانێت ڕاستەوخۆ بەشداری ئەو شەڕە بێەوە شەڕەکە بەلایەکدا بخا من پێم وایە ناتوانێت وە کۆماری ئیسلامی ئێران دیارە من پێم وایە لە کوردماوە لە میانماوەدا براوەی ئەو شەڕەیە بەر لە بەرچاوگرتنی ئەوەی کە تا ڕادەیەکی زۆرتوانی کۆمەلگای نێونەتەوەیی بەرەلەی ئیسرائیل کاوە لە لایەکی دیکەوە ئەوەی کە زەربەیەکی لە لەحازی ڕۆحی و ڕەوانیەوە لە دەستگای ئەمنیەتی ئیسرائیلدا لە شەڕی 7 ئۆکتۆبردا بەڵام وەتوانی بسەلمێنێک کە ئەم استراتیژیکی کۆماری ئیسلامی ئێران کە پتر لە 4 دەیە کاری لەسەر دەکا تا ئێستاش کار دەکاوە کۆماری ئیسلامی شەڕەکانی خۆی لە دەرەوەی سنوورەکانی خۆی بەڕێوە دەبا بەڵام من پێم وایە لە میوان مادە و لە درێژخایەندا کۆماری ئیسلامی ناتوانێت براوەی ئەو شەڕە بێت چون دنیا من پێم وایە ئیزن بەوە نادا کە ئیسرائیل وەکو پاشنە ئاشیری ئەمنیەتی دنیا کیانەکەی بکەوێتە مەترسیەوە. زۆر باشە گوتەبێژی کۆشکی کرملن ئەڵێ کۆتایی هێنان بە شەڕ و دەستپێکردنی پرۆسی ئاشتی بەمەرجێگەکرێ کە ئەمریکا هاوکاری سەربازی کێڤ نەکات. یعنی ئەمە پیشاندانی جۆرێک لە خواستی ڕووسیانیە بۆەوەی کە دانوستان بکەن و کۆتایی بە جەنگ بهێنرێ. دیارە ڕووسی ئێستا من پێم وایە گیری شەڕی ئۆکراینە یعنی ئەو حەز دەکا بە جۆرێکدا ئەو شەڕە تەواو بێت چون ئەو پێی وا بوو ڕەنگە لە کوردماوەدا بتوانێت ئۆکراین بە چۆکدا بێنێ بەشێک لە ئۆکراین داگیر بکە ئەو پلانێک کە لە مێشکیدا بوو بە ئەنجامی بگەێنێ ئەو بەشەی کە پێشتر لی زیاد کردبەوە وەسڵ کا بوو بەشە نوێیانەی کە داگیری کردووە بەڵام دوای ئەوەی کە شەڕەکە درێژ بووە و هەزینەیەکی یەجگار زۆری ماڵی و سیاسی بۆ ڕووسیە بەپشەوە بوو رووسیا نەکوونێ پێم وایە ئارەزووی ئەوەیە کە دنیا بێتە سەر ئەو قەناعەتی کە لەگەڵ رووسیا بە قەناعەت بگەن کە ئەو شەڕە کۆتایی پێ بێ شەڕێک پێستا بۆ ئەو بەڕاستی هەزینەیەکی یەجگار زۆری سیاسی و ڕەوانی و ماڵی هەیە. بەڵێ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیان شرۆڤەکاری سیاسی لە ئەمستردامەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.